لە بازار حەماڵیەکەم بە تەمامی ئینشەڵا بەماری حەماڵیەکەی پێ بکەن ناو بازارە داوام لە خێرخوازان کردوم کەریگە ئەم ماتۆڕی سەتاییم بۆ بێنم بۆ ئیشەی خۆم عەرەبانێکیشمە بوو عەرەبانەکە بەوە حەماڵی مەکرد عەرەبانەکەم لێ دزرا بوو مەجبورم بەدەست حەماڵی بکەم ناو بازارە کرێچی مەڵە خۆم کرێچی مانگی 220,000 کرێ دەم بەڕاستی یانی ژیانم زۆر خراپە من ئەتر هینی ئەوەشم وی هەتا کرێگەش دابی بکەم داوام لە دەستگای بەخشین کرد کە فۆرمێک بۆ پڕکەنەوانەیە ئاتا ماتۆڕێکی سێتایم بۆ کڕم وەزای من بین زان چۆن تا ماتۆرگی سێتایم بۆ کڕن دەستخۆشی لە خێرخوازانەکەم ماڵتاناوە بێ یاخواتە بۆ توانیدان ئەم ماتۆڕە بۆم کڕن مەمنونی خێرخوازانم منی شەڵایەتە دەچمە ناو بازار و بژەی ژیان بەمە دەرێن و بۆ ماڵ و مناڵم منێتر مەمنونی خێرخوازانم ماڵتاناوە بێ ژیانی خۆم بەڕێوە بووم ڕووزەردی لای ساحێبخان و نابم و شەڵا کرێ خۆم دابینەکەم ماڵتاناوە بێ یاخوا بەخوا ها ئەو دوو مناڵە بێدایک کە بەسەرمانەکەوتون بەبێ شیر و دایبێ خوا ئاگای لێ خەڵک بۆمانە کڕێ ئەو کوڕەمان ئەوەتی ئێوە هاتون بەخێر بێن یەک ڕۆژ ئیشیان هەبوو یەک ڕۆژ بە 30,000 جاوەرە بە 30,000 ئیدارە بکە خواگای لێ ئەو ماڵی ئێمە لە خوا بۆ خۆی ئاگای لێ بەش و سەرەوە ئەو ماڵەکەمانە لەوە زیاتر شک نابم جا ئەوە ئیلاجەکانیەتی ها وا ئاگای لێ دوو دانە حەفتەش 1 دینارمان پێ نەبوو بۆی بکڕێن ئەو 30,000ی وەرگرت وازان 4 دانەیانی بۆ کڕیوە ئیترەوەکەی کە هیچ 4 دانەیانی بۆ کڕیوە تەوانێ هیچیکە بۆ نەکڕیوە پارەمان پێ نەبوو کە پارەشت پێ نەبێ بە چیەی کڕێ بە قوربان زۆر زۆر سپاسانەکەم زۆر ماڵتانەوە بێ خوایە بیکەی بەخاتی گەورەیت کە خۆت بۆتان بلی قیامەت خا خوایە خوا ئاگای لێ ئەزانی چی ئەو یارمەتی ئێمەیان وەزانم هەر خوای گەورەش یارمەتیمانەیە خوای یارمەتی ئێوەش با ئینشاءڵڵا والله دڵم زۆر خۆشە ئەمە دایسە 3-4 لەبانم عەرەبانە بکەوم بەخوا ئەرە والله دایسە 3-4 لەبانم عەرەبانە کەوتوم ئەوەسە ئەوە ئاخر جارم ئەمەسە ئەوە لەبان عەرەبانەکە کەوتم ئەتوانم بڕۆم بۆ دەشت ئەتوانم بڕۆم بۆ دوکان ئەتوانم بڕۆم لەبەر هەتاوەکە دانیشم ئەتوانم بڕۆمە دەشتە ئەتوانم بڕۆم بۆ عیادە نەوەڵڵا نەوەڵڵا نەمتوانیە ناوەڵڵا هێزم نەماوە بەخوا ڕۆماتیزم هەیە دەستم نەماوە ئەوە شکاسە من یەکیشە ئەمە 5 ساڵە من هاومەبانەم عەرەبانەوە ئەرێ وەڵڵا هەر هەڵمە ماڵە بەخوا هەر هەڵمە ماڵەوە دەریش ناچمە دەشتە بەخوا ئەمە دەرناچمە دەشتە هێزم نییە بەخوایسە هێزم هاتە و ئەمەتانە بۆم هاوردیە مەمنونتانم ئەبشکەم میتر وەبان پاشم بەگوێسم هێز پام هاتە و ئەرێ وەڵڵا الحەمدلله والشکر الحەمدلله یا ربی خێر گشتان بنویسێ ئەوشەوە خێری کردی خێری بنویسێ یا ربی وە حاجەتی ئەمڕە بەزانە
کاکەجان بە خێراتنی کەناڵەکەتانەکەین دەستخۆشی بەخشی نەکەین کە یارمەتی ئەم کەمەندامانە ئاەن یاڕەبی خوایە خێری سەدەقەی ئەوانش بنووسە کە یارمەتی ئێوەژێن ئەوانەی زەحمەتیان کێشاو زۆر سپاسیانەکەین خوا پاداشیان باتەوە ئەی هەر هەمووتان ئەوانەی کە بە قسە بە یارمەتی بەها جۆرە بێ کە یارمەتیان ناون ئەنجا ئەم کوڕێژ باوەڕەکەی دەمێکە چاوەڕوانە ینی کە ناومان نووسیوە زۆری پێخۆش بوو هەرێ ئەمڕۆ نایهێنن وتمی شەڵا بۆ دێنن کاکەجان تەحەملی بێت تا ئەوانش بۆ دەکردنی شەڵا بۆ دێنن لەم ڕەمەزانەیە باوەڕەکەی من نەیەتوانی بچێتە دەروانێنی بێتاقەت بوو زۆر لە ژوورەوە لەم ڕەمەزانەوە ئیتەوا بەهاری شەڵا بۆ خۆی چێتە دەرەوانێ بێتاقەتەکەی بەسەرە بات یاڕەبی خێریان بنووسێ ئیشەڵا لەسەر خێر خوا سەدەقەکانیان زیاد کە مەمنونی ئەوانش کە یارمەتی بەخشینێن هیوادارم زیاتر یارمەتیان بن ئەمانە لە نعمەتی دوور بخەنەوانێ دەستەکانیان خۆش بێ یاڕەبی خوایە یعنی ئێمەش لەو نعمەتەی ڕزگارەکەن ماڵتان ئاوا بێ مەمنونین بەڕاستی یان ئێمە خۆشیە یاخوا دڵی ئەوانش خۆش کاکە دڵی ئەمیان خۆش کردووە